بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی کۆچبەران، کۆچکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بۆ ئەوروپا بەردەوام ڕووی لە هەڵکشانی بەرچاوە. بە جۆرێک بەر لە ساڵی 2020 ڕێژەی هێندە بەرز تۆمار نەکراوە. هەفتەی ڕابردوو یەختێکی پەنابەران بە زیاد لە 80 سەرنشینەوە نقم بوو. 29یان لەلایەن پاسەوانی دەریایی یۆنان و 5یشیان لەلایەن پۆلیسی تورکیا ڕزگارکران. لە بەرامبەردا نزیکەی 50 کەس بێسەر و شوێن بوون. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە لە دوای ساڵی 2020ەوە بەردەوام کۆچکردنی هاوڵاتیان ڕووی لە زیادبوون بووە. بە جۆرێک لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کۆچکردن بە ڕێژەی 135 بۆ لە 140 زیادی کردووە. ئەم ڕێژەیەش بەرزترینە کە تۆمار کراوە. سەرەڕای هەبوونی مەترسیەکی زۆری ڕێگاکانی کۆچ بە نایاسایی و نوقمبوونی چەندین یەخت بە شێوەی ڕۆژانە، بەڵام هاوڵاتیان سوورن لەسەر کۆچکردن و پەنابردنە بەر وڵاتێکی دیکە بۆ گەڕان بە دوای ژیانێکی باشتر و دۆخێکی ئارام. لقی ئەسینای کۆمیسیۆنی پەنابەران لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 1200 پەنابەر لە دەریای ناوەڕاست لە کاتی پەڕینەوە بۆ وڵاتانی ئەوروپا خنکاون یان بێسەر و شوێن بوون. هەروەها لەو ماوەیەدا 80,000 پەنابەر پەڕیونەتەوە بۆ وڵاتانی ئەوروپا بێسڵەمینەوە لە شەپۆلەکانی دەریا و مەترسیەکانی ڕێگا و خنکان و نوقم بوون. بەپێی زانیاریەکانی دەستگای لووتکە، کۆچکردنی هاوڵاتیانی عێراقی لە کۆتایی مانگی تەمموزی ڕابردوو لەگەڵ سەرەتای ئەم مانگەدا بە ڕێژەیەکی چاوەڕوان نەکراو زیادی کردووە، بە تایبەت دوای کرانەوەی نووسنگەکانی پێدانی فیزای تورکیا لە 2 هەفتەی پێشوودا کە ماوەیەک بوو بەهۆی هێرشەکەی تورکیا بۆ سەردهۆک و تێکچوونی پەیوەندیەکانی نێوان عێراق و تورکیا فیزا ڕاگیرا بوو. راپۆرتەکە ئاماژەی بەوە کردووە کە زۆر جار کۆچبەران دەبنە قوربانی زانیاری ناڕاست و هەڵخەڵەتاندن لەلایەن بانکەکانی قاچاقی و مامەڵەکاران بە مرۆڤ و فریودانی گەنجان بە ناوی گرتنی ڕێگا و بە سەلامەتی گەیشتن بۆ شوێنی مەبەست. ئاماژە بەوەش دەکات کە مەترسی ڕێگا زۆر لەوە زیاترە لەوەی کە ڕۆژانە هاوڵاتیان دەیبیستن. دەستگای لووتکە کۆچکردنی هاوڵاتیان و گەنجانی هەرێمی بۆ ناسەقامگیری و بێکاری و گرانی و مەترسیەکان لە داهاتووی وڵات دەگەڕێتەوە. لە ساڵانی ڕابردوودا سەدان هاوڵاتی کورد لە ڕێگای ئەوروپا داخنکاون یان بێسەر و شوێن بوون و ڕق بوونەتەوە، بەڵام دەسەڵاتداران ئامادە نین ئاوڕێک لە گوزەرانی گەلەکەیان بدەنەوە و تا ئێستاش ڕکابەری لەسەر پۆستەکان و دابەشکردنی خێر و بێری وڵات دەکەن.